I'm 30 years 30 old years. هاتم بو سليماني شا كمان ليرة بو عندي حزم علي برك متطور كاين ودرسي انجليزية خوينين. درس انجليزي. اره والله ترى وروح عندك ايش مان هيبت انجليزيكم شلون هسه؟ يعني باشا باش بو ما مساكو والجماعة دول اللي نايم انقل هالكردية كخصر اي باشا بقى بالسيارة بانجليزية كل جواب ميتة. والله ميكا جاري ميكا. I want to know. Tell me your age. How old are you? I'm 30 years 30 old years. My favorite food is dolman. بس استا لقل كاك هردي سلامي خريجي كليبيكين فيديو كليبيكين ان شاء الله بزاروي سوراني باديني اما محاولة دكين دائما اما جنجاكاني مثلا بادينا انو سوران هنركي هيك يعني ميكسكي جواني بو بكين بوي ما مثلا بتواني زيادة خدماتها هنري خو بكين زیاتر خەڵکێمە گوێ بداتە موزیکێ کوردەواری پرۆفیشنال گوێ بداتە زاراوی سۆرانی با هەتا گوێ بداتە تورکی و فارسی و ئەوانە گوێ بداتە بادینیەکەی بادنیەکان گوێ بدەنە سۆرانیەکەی دی بۆ ئەوە هیچ دەکەینەوە لەگەڵ کاکردی خەریکی کلیپەکەم ئینشاءالله هیچ بادینی بەنیاز گۆرەین بڵێ والله ئەرێ وڵاویش بە بادینی ئەڵێ منیش بە سۆرانی ئەڵێ من بە سۆرانی و بە بادینی ئەڵێ وەزئی چۆنە لەگەڵ بادینیەکەی ئەو والله هي شەڕا باسی ئینشاءالله باش دەبێت وەڵام من خۆم لە هەولێر گەورە بووم ئیتر سۆرانیەکە باش قساکەم زمانی هەولێری ئەوانە ئێرەژەوە خەریکە باشە بێ بەس من بەڕای من هونەرمەند دەبی بۆ بادینی و سۆرانیش بکات لە خزمەت یعنی هونەرێ و لە خزمەت زاراوی بادینی و سۆرانی دابی نابی لە بە منطقەیەک خۆی ببەستەوە خواستیان لەسەر چ گۆرانیەک زیاتر خەڵکی سلێمانیکەی بۆ حەفلەیە وەڵی هەر حەزیان لە ستایلی خۆمە یعنی حەزیان لێ ببین بە حوارەکە و بەو شایی و داوەتەیە یەکەم و بە زاراوی خۆم و ئیتر بە سۆرانیەکە ژەڵێم لە بەردڵیوان مەسەلەن من زمانی بڵین مەسیحیان نازانم بە زۆر دەچم بەشداری حەفلەکانیان دەکەم لەبەرەوەی کە ئەزانم دڵیان پێخۆشە دوسێ گۆرانی مەسیحی ژەڵێم لەناو حەفلە بە زاراوەیوان بە زمانی وایە خەریکی ئیشێکی پرۆفیشناڵین و بەخۆشم ئامادەکاری بۆ ڤیدیۆ کلیپێکەکەم بخۆم بە تەنیا ڕۆمی بەگشتی وەکو باسە کرێت کە ئەوە هەنگانی بە جامێگەیانی نرخەکانی گرانە پێویستە هونەرمەند ئەو نرخی ئەوە نەگران بێت واللهی ئەزانی چۆنە ئێستا کابراایەک دێچێ وتێلێکی پێنجستێرە حەج دەکات دوسێ کیلۆ زێڕەکرێ ئەرە وەڵاوە باشە قۆڵی بڕێ بەس وەڵای کوڕە پێشمەرگەیەک بێ فەقیرێک بێ خۆشتی بێ ئەویان ئەوە حسابێکی تری لەسرە بەس بەخوا بۆ دەوڵەمەند ینی مەجای تیان نییە ئێستا من فەقیرم ئەگەرشم بێنم بە چەند بۆ بەکەی واللهی تیرەوە ڕێکە ئێستا تو بڵێ من فەقیرم من تەرکیزم لەسەر شتێکی ترە ئەڵێم قەینا فەقیری بەس کوێت حەجز کردووە بۆ حەفلەکەت لەکوێ ما خوتەکان نەزانین سەکابرای ئەڵێ فەقیرم ئەڵێم کاکە مادەم فەقیری ئاوە تۆ بڕۆ ببە فلانە قاعە حەفلە برادری منە لەسەر ناوی قسەیان لەگەڵکە ببە ئەوێ تۆ چەند دوێ من ئەوەندە لێ وەرەگرم هەرزانترین ئاهەنگە کردێتە بای چەند بۆ لەم ماوەیە والله هەرزانترین ئاهەنگ ینی هەرزانترین ئاهەنگە وڵا 2000 دلار مۆگرت من ئەتوانم بڵێم لە مانگێکە 3 ڕۆژ ناچم بۆ حەفلە ئێوە زۆرە حەفلەی مەبادینیاژی هیچی لە 5-6 ساعت کەمتر نییە مە لە ساعت 6ەوە دەست بە حەفلەکەی تا یەکی شەو 12 شەو بەردەوام ئیتر ئەو سەحاتەی کە نان خواردنە گۆرانی ناڵێ ئێمە بادینی زۆر حەزمان لە شاییە بەخوا ئینتیحاریە وەڵڵە کاکە زۆر زەحمەتە خۆتان لێ نەدەن مەفێلە گلەی ئەوم هەیە گەنجەکانمان زۆر جار لە ڕوویێ ئەوە دەبینم کە مەسەلەن شێوازی دەربڕینی قسەکانیان جوان نییە بەرامبەر مەشهورەکانیان کە دەڵێ مەشهورەکانیانی حتا لە مامۆستانی ئاینیش مثلا قسەی ناشرین و قسەی مثلا بڵێن ناڕێک دەکەن و ئەو تشتانە هیوادارم ینی کورد پەروەەر بن بۆ یەکدو زۆر دڵسۆز بن بێگانە پەرست نەبن خاکە خۆ خۆش بێت گەنجێ خۆ خۆش بێ هونەرمەندی خۆ خۆش بێ مامۆستای خۆی ئاینی خۆش بێ عالمێ خۆ خۆش بێت مامۆستای خۆ خۆش بێت قەدرێ دایک و بابێ خۆ بزانیت ئەو تشتانەی کە یاسای عشیرەت و شیرازی عایلی ئەو یاسانە پەیڕەو بکات جێبەجێ بکات بۆیە هەر بە جوانی ببینیتەوە ئەو وڵاتە ینی کەلتورێ بێ زۆر جوانە
عادەت و تەقالیدی کوردا زۆر جوانە ئومێدەوارم یعنی لە ڕووی جلوبەرگیشەوە لە هەموو شتێکەوە یعنی کوردایەتیان تێدا هەر ببینێتن.